حوزنی پیشەی مۆرهەڵکەنی و خۆشنووسی لە ئیستانبول فێر بووە. بە کۆشش و توانای خۆڕسکی بۆی لواوە خۆی وەکو هونەرمەندێکی دیار بخاتە ڕوو. ئەم پیشەیە وەک دیارە پەیوەندێکی بەهێز و ڕاستەوخۆی هەیە لەگەڵ چاپکردن. بەهۆی ئەم دەزڕەنگینیەوە حوزنی لەسەر مس و زەرد و شوشە و بەردی بەنرخ و داری کەوت نووسین و نەخش و نیگاری هەڵکەن. ئەوەی جێی ئافرینە ئەم هونەرمەندە ئەوە نە بە سەلیقە ورد بوو کاری هەڵکەندنی زەنگۆگرافی کە بە چەند چرکەیەک بەهۆی مادەی کیمیاویەوە وێنەیەک یا لاپەڕەیەکی نووسراو لەسەر معدەن دروست دەبێت. کەچی حوزنی ئەو وێنەیە یان نووسینەی بە سومبە واتە قەڵەمی ئاسن لەسەر داری کەوت هەڵدەکەند و وەک زەنگۆگراف کتێبەکانی بە وێنە و خەتی خۆشنووسی دەڕازاندەوە. کە شۆڕشەکەی سعید پیران دەست پێ دەکات، شێخ سعیدی پیران دەست پێ دەکات، ئەو یەکێک لەوانە بووە کە پیشگیری لەم شۆڕشە کردووە و یەکێک بووە لەو کەسانەی کە چوونەتە سەر ڕێگەی ئەو شەمەندەفەرێک کە لە تورکیەوە چەچی دەگواستەوە بۆ باکووری کوردستان، بەڵام بە سووریەدا تێدەپەڕی، ڕۆژ ئاوای کوردستاندا تێدەپەڕێت. لەوێ ئەوەکەیان ڕاگرتووە، شەمەندەفەرەکەیان ڕاگرتووە بۆی چەکەکە نەگاتە ئەو شوێنێکەوە شێخ سعیدی پیرانی لێیە. بەڵێ ئەمانە هەموو دەگرن، ئەوسا فەڕەنسیەکان حکمی سووریا دەکەن. یەک لەوانە مامم دەبێ کەوا دووچاری زیندانی دەبێت لەبەر ئەوەی ئەو کارەی کردووە. ئیتر لە زیندانی دەمێنێتەوە ماوەیەکی زۆر، بەڵام بارچڕەیەک بێ ئازادی دەکەن، بەو مەرجە ئازادی دەکەن کە لە سووریا نەمێنێتەوە. و هەر بە ئاشکرا فەڕەنسیەکان پێی دەڵێن تۆ بڕۆ لە عێراق ئەوە کوردایەتی خۆت بکە، چکە ئەوە ئینگلیز خەریکە حکوومەتێکی ناوچەی خۆجێی پێک دێنێ لە باشووری عێراق، ببورن لە باکووری عێراقدا، تۆ بڕۆ ئەوێ لەوێ کوردایەتێکی خۆت بکە، بۆ مەرجە ئێمە ئازادت دەکەین. ئەویش ناچار دەبێت کەوا بەڵێ سەر هەڵگرێ و بە خۆی و باوکم لەگەڵی دەبێت، جوموکریانی باوکم. بەڵام لەو کاتەدا جوموکریانی باوکم قوتابی بووە لە زانکۆیەک لە زانکۆکانی بەیڕوت، قوتابی پۆلی دووەمی پزیشکی ددانسازی بووە. حوسێن حوزنی موکریانی هەر شوێنەوار ناسیش بووە، یعنی ئەو شوێنەوارانەی کە بینیوێتی هەمووی تۆماری کردووە. یعنی ئەو سەردەمەی کە ئێستا ئێمە باسیەکەین لەگەڵ بۆ نمونە بێنشینی سۆران ئەگەر ئێستا بێتەوە شوێنەوارەکانی ئاودان بکرێتەوە، هەموو ئەبێ بگەڕێتەوە سەر کتێبەکانی حوسێن حوزنی موکریانی، بە تایبەتی مێژووی ئەمارەتی سۆران. ئەبێ لێوێ بزانین ئەمە بە ئەوەی کە ئەو کەسێکە یەکەم کەس کە گەڕاوەتەوە کوردستان یان لە کورد هاتوێتەوە بۆم بەشەی کوردستان هاتوتە ڕواندوس، حوسێن حوزنی موکریانی بۆ هەمووی تۆمار کردووە، کورد بێ یانی باڵم. ئەمە پێشتر گەڕیدەکان هاتوون، بەڵام بەسەر پێی ئەوەی کە لە ڕواندوس بینیویانە وەکو شارێک بە تایبەتی دوای میر محەممەد تۆماریان کردەوە و ڕۆیشتون. لەمانە زۆر مەسەڵەن وەکو هەم گەڕیدەیەکی ئەمریکیە هەم میسیۆنێرێکی ئەمریکیە جەستن پەرکنس لە ئایاری 1849 دێتەوە ناوچەی ڕواندوس، لێ بەستەنها ئاماژە بە میری سۆران و بەژمارەی دانیشتوانی ڕواندوز و هەندێک با بڵێن دابوونەری تەکاتن، وردەکاری ناداتن. بەڵام ئەوەی حوسێن حوزنی موکریانی بە ساڵ بۆی دانیشتووە تۆماری کردەوە. ئەگەر بین باسی ڕۆژنامەی زاری کرمانجی بکەین لە ڕووی نرخی مێژوویەوە، قۆناغێکە لە دوای قۆناغی کە دەرچوو لە 1926 بەرەو دواوە تا بەردەوام بۆ لە ڕواندوس بووە، قۆناغی قەڵەم و مڕاجعەتە، ئەو قۆناغەیە کە کورد مڕاجعەی خۆی کاتەوە. بەڵام دوای چێ؟ دوای تێکشکانی دوو شۆڕەشی زۆر گەورە لە باشوور و لە باکوور. شۆڕەشی شێخ سعیدی پیران لە باکوور 1925 و پێشتری شۆڕەشی شێخ محمودی حەفید لە سلێمانی و لە باشووری کوردستان. یعنی ئەو قۆناغەیە کە ئەو دێتن لەگەڵ پیرەمێرد. تەمان دوو کەسایەتی ئەو کاتی هەنێ لە وەکو ئایکۆنی ناو مێژووی کوردن،
ئەوانە یەکیان پیرەمێردە لە سلێمانی، یەکەچیان حوسێن حوزنی مکوریانی. بەڵام تۆ گە سەیری ڕەواندوز بکەی شوێنێکی ئاوا بچوو کەسایەتێکی ئاوا گەورەی لێە کە هەم کوردستان دەنجداوەتەوە. بەڵێ شارێکی کەنار بام بڵێن. بەڵام سلێمانی تەماشاکە ناوەندی گەورەترین حرەکەی سیاسی و ڕۆشنبیری و ئابووری ئەو کاتێ ئەو سەردەمی سەرەتای سەدەی ویستەمە. مەسەلەی زمانزانین خەڵک کاتی خۆی بەبێ مەکتەب خۆی پێگەیاندووە. مەسەلەن باسی ئەوە دەکات لە بیدایەتی ژیانی خۆی کە چۆن ڕۆژە گۆژان خەڵکی دیوە لەسەر لم ناوی خۆیان نووسیوە یان وشەیەکیان نووسیوە، ئەویش پێ معجەب بووە. ئەرێ ئەمە چییە؟ وەڵامە فێربوونە کوێ دەوی لە قوتابخان هەیە. باشە من بۆ نەچمە قوتابخانە. بەڵام بۆ تۆ سەوەر بکە کاکە ئەو جوومکریانی ڕەحمەتی برای بە شێوەیە کاریزما بوون، یعنی کاریزمای حەقیقی لەو دوو زاتە زۆر بەدەر دەکەوێت. وەرە خۆیان فێرەزما بکەن. ئەخە چۆن چۆتە ئەڵمانیا؟ چۆن چۆتە حەلەب ئەگە عەرەبی نەزانی بێت؟ چۆن چۆتە ئەڵمانیا کە ئەڵمانی نەزانی بێت؟ ئەو ئیشانەی چۆن کردووە؟ هەمووشی خۆرسێک بووە، هەمووشی بە ماندووبوونی خۆیان فێر بووە. ئەنجا ئەمانەش ئافاقی کردوونەتەوە کاکە، مێشکی کردوونەتەوە، زیاتر چوونەتە ناو مەسەلەکان. کاتێک کە چۆتە ئەڵمانیا هەندێک جار باس لەوە دەکرێت کە تەماشای کردو میلەتی وەکو ئەڵمان کە گوایە کوردیش ئاریە ئەوان حکومەتێکی معەزەمەی گەورەیان هەیە، ئەدی بۆ کورد ناویشی لە قوتوی عەتارانیە. ئەوانە بە تەئکید وەکو دەرێ کاریگەریان لەسەر مێشک و لەسەر ئەوەی بۆچوونی وان هەبووە. بەڵام دیسان یەک شت ئینکاری ناکرێت. من دەڵێم غەدرێکی گەورەمان لۆ پیاوە کردووە، هەتاکو ئێستا نەمانتوانیوە وەکو پێویست حتا کارەکانی مێژوی کورد و کوردستانەکەی کە چلو ئەوەندە بەرگەیە ئەو شتانی کە لەسەر تاریخی کورد نووسراوە هەمووی چاپی بکەین و لە یەک شوێن کوێ بکەینەوە. ڕاستە ئێستا مەسەن زاری کرمانجی و ڕۆناجی و باوڕ و کۆشیشی هەندێک لایەن چاپ کراون بەڕام مێژوەکانی کە ئەدی ئەو شانەی کە بەناوی بە شەعر و بەپەخشان بەناوی خەندۆک و بەناوی حوزنی و بەناوی داما و بەناوی بێژەن دەینووسی کارە کوێنە کۆکراونەتەوە. حوزنی بایەخی زۆری بە وێنەگرتن داوە. بێگومان ئەم پیشەسازیە پەیوەندی بە چاپەوە هەیە. بۆ ئەم مەبەستە کتێبێکی بە ناوی وێنەگری و کۆڵین لە ساڵی 1934 دانەوە. مەبەستی لەم کتێبە ئەوە بوو نهێنیەکانی پیشەی فۆتۆگراف و زەنگۆگراف بۆ ڕۆشنبیری کورد ئاشکرا بکە. هەموو وێنە و خەتە خۆشنووسەکانی ناو ئەو کتێبەی لەسەر داری کەوت هەڵکەندووە. حوزنی نەیدەتوانی بەبێ پیشەی ڕۆژنامەگەری بژی. لەبەر ئەوە ئەم جارەیان بیری لەوە کردەوە کوارێکی هەفتەیی زانستی و کۆمەڵایەتی و ئەدەبی بە ناوی ڕووناکی لە هەولێر بڵاو بکاتەوە. بۆ ئەم کارە پێویستی بە خاوەن ئیمتیاسە بوو. بە پێی قانونی ئەو سەردەمەی عێراق و هەموو جیهان دەبوو ئەو کەسە باوەڕنامەی زانستگای هەبێ و موچەخۆری میری نەبێ. لەو کاتەدا تەنیا مەحامی لە ناو کۆمەڵدا باوەڕنامەی زانستگایان هەبوو، موچەخۆریش نەبوون. لەبەرەوە کەسێکی هەولێری بەناو محەممەد مستەفا بووە خاوەنی ئیمتیازی ڕسمی کۆواری ڕۆناچی. بەڕاستی حوزنی خۆی هەموو کاروبارێکی کوارەکەی بەڕێوا برد. زۆربەی وتارەکان خۆی دەینووسیەوە و ئامادەیەکردن. خاوەن ئیمتیاز لە ژمارە یەکەم و دووەم هەندێ وتاری بۆ بڵاوکراوەتەوە. سێتاها داوایان لێ دەکە کە بێنە ڕەواندز. بۆ مەرجێکەوە هەموو شتێکیان بۆ دابین بکات لە خانوبەرە لە شوێن بۆ چاپخانەکە. جا ئەوسا دەگەڕێنەوە چاپخانەکە لەگەڵ خۆیان دێن و دێنەوە بە یەکجاری دێنە. بەڵام ماوەی 6 مانجێک لە بەغدا دەمێنن جا دەتوانن جا ڕێگەیان دەدەن بێنە کوردستان. لە ڕواندز نیشتە جێ دەبێ. ئەمە لە ساڵی 25 و 26. لە 26 بە یەکجاری چاپخانەکەی دادەمەزرێنە و ناوی زاری کرمانجی لێدەنێ. مەبەستی لە زاری کرمانجی، کرمانج مەبەستی لە کووردە، زار یانی شیوان و شەپۆڕی کورد. جاکە ناوەکەی وان لێدەنێ ئەو عەرەب وا تێدەگا کە ئەمە حکوومەتی عێراق وا تێدەگا کە ئەمە وەکو ئەو کۆوارەیە کە ناوی لیسان العەرەب بوو، لیسان العەرەب. ئەوسا دەردەچوو هەمان
کۆڤارێک بەو ناوە دەردەچوو ئەویش گوتی بەڵێ زاری کرمانجی بەڵام هەمیلتن لە کتێبەکەی خۆیدا ئەم ڕوونکردنەوەی دەدا دەڵێ مەبەستی لەمە نییە کە زمانی کوردیە نەخێر بەڵکو شیوەن و گرینی کووردە ئەم ئەوڕووکردنەوەی لەوێ دەدا یەکەم ژمارە و تا 24 ژمارەی کە لێ دەردەچێت لە ماوەی 1926 تاوەکو 1932 24 ژمارەی لێ دەردەچێ خۆی ئەگەرچی دەڵێ مانگانەیە بەڵام نەیتوانی و هەموو مانگێک دەری بێنێ و لە ڕووی ئەوەی کەوا نووسراوە تەنیا دەبێ ئەمە کۆمەڵایەتی بێ و وێژەیی بێ و معنی هیچ باسی سیاست نەکە بەس ئەو هەندێک گوتاری بڵاو کردوتەوە کە ڕەخنە لە نوێنەرانی پەرلەمانتارانی کورد دەگرێ ئەوانەی کە لە بەغدان کە کار ناکەن بۆ کێشەی کورد بۆ دۆزی کورد چەند وتارێک لەم جۆرانە بڵاو دەکاتەوە لەسەر دۆزی کورد ئیتر کۆڤارەکە ڕادەگرن دەڵێن ئیتر نابێ دەربچێ جا ئەوەی سێرە لە نێو ئەوەکانیدا لە نێو دۆکومنتەکاندا نووسراوێک هاتووە لە وزارەی بەرگری لە وزارەی ناوخۆی عێراقەوە ساڵی 49 دەڵێ نابێت تۆ زاری کرمانجی دەربێنێ لە کاتێکدا من مامەم ساڵی 47 کۆچی دوایی کردووە یعنی لە دوای مردنیشی وازیان لێ نەهێناوە کە تۆ سەیری بگەڕێ بۆ سەدەی 19 نالی ئەمە یەکەوە گەڕیدەکانی ناومێژویان پێڵێن ناومێژووی کوردیان پێڵێن نالی حاجی قادر پیرەمێرد حوسێن حوزنی موکوریانی ئەوانە گەڕیدەی ناومێژووی کوردن دەگەڕێن بە دوای شتێک کە بدۆزنەوە بۆ کورد بێ ئینیمانە سەڵیان نەکردوێتەوە ئەو ئێش و ئازارەی کە بینیویانە بەو ڕێگەیانەی بەو هۆکارەکانی گواستنەوەی ئەو کاتێکە هەبووە ئەوەی کە شتێک بۆ کورد کۆ بکەنەوە بینوسن ئەمە ئەو کاتەش زۆربەی نووسەرەکانی ئەو کاتەی با بڵێن لە خۆر هەڵاتدا یەک لە پاڵنەرەکان ئەوە بۆ کە بگەڕێن بە دوای شتی نوێدا وەکۆ نیە لە چوار چێوە یەک دیواردا بەسەرن کافکایەکە لەو فەیلسوفانی چیکی کە دەڵێ نووسەر لە چوار چێوە چوار دیواردا نەبێ بە نووسەر یعنی ئەوان گەڕاون بە دوای دۆزینەوەی جیهانی نوێ کە ئەو کاتە بۆ کورد زۆر نوێ بووە یعنی کەسێک بێ و نووسەر بێ یان ڕۆشنبیر بێ و ڕووناکبیر بێ و خوێندەواری سەردەمی خۆی بێ بگەڕێ ئەمە هەموو وڵاتانە بگەڕێ بۆچی بە مەبەستی دۆزینەوەی نووسینەوەی تەوان ئەمە سوودیش خۆشی هەبووە چکە ئەزمموی گەلانیان بینیوە زیاتر لەسەر ئەوە مسڕ بوونە کە گەلی کوردیان کورد وەکو نەتەوەیەک هیچی کەمتر نییە لە گەلانی تر تەوان ئەمە لە نووسینەکانیشان ڕەنج داوەتەوە کە بێن مێژووی خۆیان بنووسنەوە یعنی ئەمە یەک لە پاڵنەرە هەرە گەورەکان بووە کە ئەو ژیانی خۆشی خۆی ناو کەسوکاری خۆی بەجێ بێڵی بگەڕێتن بە هەموو ئەو وڵاتانی کە باسمان کرد اینجا بێتەوە لە شوێنی وەکو ڕەواندوز کە هیچ خزمەت گوزاریەکی سەرەتاییش لێنەوە بێ لێ دابنیشێ و خزمەتی زمان و ئەدەب و مێژوو و کەلتور و شوێنەوار و ئەوەی کە کورد بڵێنەوە کاتە کە کیان نەبووە گرنج پێ بدە ئەو لە باتی یەک دەوڵەت گرنج پێداوە ئەو لای ئەو ئەسڵەن ئیمانی بە سنوور نەبووە لە ڕۆژهەڵات تا تۆ ڕۆژ ئاوە هات باشوور چۆن تۆ ڕۆژ ئاوە لە حەلەبکاری کردووە بە شێوەیەک ئەو پیاوڕۆژ دەگەڕان لە نووسینەکانی باسی سنوور ناکە بۆ چونکە ڕادەبەدەر ئەو مەسەلەی تێپەڕاندووە لای ئەو تێپەڕاندراوە بیر لەو مەسەلە نەکراوەت ئەو وەکو نەتەوەیەکی زوڵم لێکراوی ستەمدیدا باسی کورد و کوردستان دەکا باسی هەولێر و سلێمانی ناکە باسی دهۆک و مەهاباد ناکە بەتەنها هەمووی وەکو یەک وەحدە باسی کوردستان دەکات جا لەبەر ئەوە نەک ناسیۆنالیستی کوردی باوەڕ ناکەم تاکو ئێستاکەش ئەو قەناعەتی منە هیچ پیاوێک بتوانێت خۆی لە قەری حوسێن حوزنی موکریانی بدا لەسەر مەسەلەی نەتەوەیی چونکە کردارەکانی دیارە چی بوو باسی مەسەلەن یەکەم جارەکە باسی خیانەتی پیاوێک مەلایەک دەکا بەناوی مەلای خەتەیە ئەو باسی دەکاتن کە پێشتر کەس ئەو مەسەلەی باز نەکرا بوو کە باز دەکا کە ئیمارەتی سۆران یەک لە ئەسبابی ڕوخانی ئەو پیاوە بوو ئەوە و دەیان شتی دیکەش کاکە خۆگاڵتە نیێتەوە ئەخبەر خۆ کەس پارەی نەداوەتێ کەسی ژنەی ژیان نووە بێ مناڵ بێ پارە بێ هەموو شتێک یعنی
ئەجا سەرڕای ئەوەش دەری ئەو غوربەتە و ئەو بێیارمەتیدانەی تەنانەت هەندێک بەرپرسانی کوردی ئەوسا راپۆرتانە سەرنووسیەوە لە ڕەواندز دەربەدەریان کردەوە و لە هەولێر دەربەدەریان کردەوە ناچار بۆ مەری خۆی چۆتە بەغدا و لە هەندێک شوێن کار بکە و ئیش بکاتن ئەین تەسەور کە من نەمدیوە هیچ هەتاکو ئێستا هەژاری موکریانی بەو شێوەیە پاش بارزانی ڕەحمەتی بەو شێ باسی کەسی نەکردوەکو واسی حوسێن حوزنی موکریانی دەکات. لە وەرگێڕانە بەتوانا بوو بە تایبەتی لە وەرگێڕانی هەموو جۆرە نووسینێکی عەرەبی و فارسی بۆ زمانی کوردی ناوەڕۆکی نووسینەکانی لە بابەت ژیانی ڕۆژهەڵات ناس و پیاوە سیاسیەکانی سەردەمی جەنگی دووەمی جیهانی و شاعیرانی کلاسیکی ئینگلیز و هیدیکە بوون. نووسینی حوزنی لە دەنگی جیهانی تازە لە پلیەکی بەرزی هونەریدا بوو چونکە لە تەمەنێکدا بوو زانست و زانیاریەکی زۆری وەرگرت بوو بەهۆی کۆششی خۆی و تاقیکردنەوەکانی لە مەیدانی مێژوو ڕۆژنامەنووسیدا. حوزنی توانای ئەوەی هەبووە شعر دابنێ ئەو بەڵگە کەمانەی لە بەردەستدان ڕاستی ئەم لایە نەدەخەنە بەرچاو لەگەڵ ئەوەشدا دانانی شعری نەکردووە بە پیشە و ناوی وەک شاعیر بڵاو نەبووتەوە. حوزنی لە شعرێکداڵێ ئەگەر ڕوت و نەدار و بێکەوا بم و ئەگەر برسی و گرفتاری هەوا بم لە خوێش و نیشتیمان ئاوارەما بم لە دەزیار و نەیار سەرشێواو بم لە ژێر جەور و جەفا و تۆهمەت ڕەزابم لە نێو تاریکی کونجی خەم خزابم وەکو مەم بەندی زنجیری بەڵابم وەکو بێژەن لە چاڵاوی قوڵابم ئەسیری زوڵم و ئیستیبدادی وابم لە خاکی خۆم غەریب و بێنەوابم لە نێو بێگانەدا ماوی قەزابم بە خزم و کەس و باب و برابم ئەوەم پێچاترە نەک سەرنەویکەم لە پێش گەورەی نەزان گەردەن کەچی بکەم. ئەگەر تەمەشای ژمارەکانی بەرایی زاری کرمانجی بکەی دەبینی زۆربەی وتارەکان بابەتەکانی کە لێو بڵاو کراونەتەوە حوسێن حوزنی خۆی هەموو تارانەی نووسیوە بە ناوی سینحا بە ناوی ڕەنزدەر بە ناوی داما و بە ناوی حوزنی بە ناوی حوسێن ینی هەر ناوێکی کەوا پەیوەندی بە خۆیەوە هەیە یەکسەر دەزانی کە ئەمە خۆی حوسێن حوزنیە. لەبەر ئەوەی لەو سەردەمەدا لەگەڵ ئەوەی خەڵک نەدار بوو هیچی نەبوو نەزانیش بوو هیچ پێناسەیەکی نەبوو نەخوێندەوار بوو زۆر سەخت بوو تۆ لە شوێنێکی ئاوا بچی کۆڤارێک دەربێنی نووسەرت بۆ پەیدا نەدەبوو هەتا ئەو نووسەرانێک کە پەیداش دەبوون لەوانەیە زۆر بە زمانێکی سادەیان نووسی بێ ئەو هەمووی بۆ چاکردوونەتەوە. یعنی یەک لەوانە دکتۆر کەمال مەسەر لە نووسینێکیدا دەڵێ جارێکیان حلمی عەلی شەریف باز دەکات دەڵێ من وتارێکی هەروەها کەزاییم نووسی بوو ئاوا زۆر سادە بوو ناردم بۆ دەنجی جێتی تازە کەچی دەبینم حوسێن حوزنی هەمووی بۆ ڕاست کردومەتەوە بۆی چاکردم بۆی بڵاو کردمەوە من قەرزداری ئەم پیاوەم ئەو منی هێنا سەر ڕێگەی نووسین بە دوایش بوو بە ڕۆژنامە نووسێک کەواتە داخوات چەندانی وای پێگەیاندووە بەبێ ئەوەی ئەوان هەستی پێ بکەن سەخت بوو بۆیە ناچار بووە خۆی پڕی بکاتەوە بەڵام دوای ئەو بەرەبەرە دەبینی لەولاوە ئەسیری بۆی دەنێرێ لە ڕۆژهەڵات و لە ڕۆژ ئاوا لە هەموو لایەکی کوردستانەوە بابەتی بۆ دێ بڵاوی دەکاتەوە. حوسێن حوزنی بە یەکەمین مێژوونووسی کورد دەژمێرێت کە بە زمانی کوردی مێژوونووسیوە ئەمە زۆر گرینگە. ئەو سەرچاوانەی کە بەکاری دێنە لەو سەرچاوانە بوون کە با بڵێم بە فارسیە بە عەرەبیە بە ئینگلیزیە زۆر سەخت بووە بۆ ئەوەی بتوانێت مێژوو بنووسیە بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبینین بەدەیان کتێبی لەسەر مێژوی کورد نووسیوە و زۆر لایەنی ساخ کردوتەوە بۆ کورد و زۆر بوێرانەش لە نەژادی کورد دواوە. بەرهەمەکانی ئێستاش سەرچاوەیەکن کە خەڵک بۆی دەگەڕێتەوە لەبەر ئەوەی لە ڕووی زانستیەوە بە جوانی نووسیوێتی و بە ئەمانەت بابەتەکانی
لە سەرچاوەکان وەرگرتووە. جا بۆیە بۆ سەردەمی ئەو زۆر سەخت بووە کە تۆ مێژوو بنووسیەوە ساغیشی بکەیتەوە بۆ میلەتێکیشکە میلەتەکە خۆی نە بە زمانی خۆی دەنووسێ نە بە زمانی خۆی دەخوێنێتەوە نە بە زمانی خۆی پەروەردە دەکرێت. پیاوێک بۆ کە بۆ یەکەم جار مێژووی کوردی بە زمانی کوردی نووسیوە کە بۆ یەکەم جار حرفی ڤێ و پێ و ژێ و کافی چۆتە ئەڵمانیا و چاپی کردووە. جا لەبەر ئەوە ئێمە بەداخەوە قەدری گەورە پیاوانی خۆمان نازانین و دەمەنی هیچ ملەتێک ئەگەر بێت و ئاوەڕ لە گەورە پیاوانی خۆی نەدا چ سیاسی چ ڕۆشنبیری چ مێژوونوس بەڕێ ئێمە ئەو میلەتە پرۆژەیەکی نیشتمانی نەتەوەی نییە کە بدواتە ئامانجێکی دیارکراوە. کرێکاری مێشک ینی خۆی بە دوای شت گەڕاوە دەنا پێش حوسێن حوزنی کا مێژوی کورد لە چۆن نووسراوە هەژار ناڕێ یەکەمین مێژوو نووسی کوردە کە بە زمانی کوردی نووسیوێتی باشەوەم تاریخی کوێ هینە هەمووی گەڕاوە شار بە شار دێ بە دێ شوێن بە شوێن بۆ برسەتیە بۆ فەقیرە بۆ بێکەسیە. ئێمە کاکە شایەنی ئەوە نییە کە لە هەموو شوێنێک سەر برنکەی پێکەری حوسێن حوزنی موکریانی دەبێ. پێم وایە ئەگەر چۆن دەڵێن بەفر زۆر سپیە ئەگەر پیاوێکی سپی لە وڵاتە هەبوو ئەگەر چەند پیاوێکی سپی لە وڵاتە بوو بنێک لەوانە بەهشتی حوسێن حوزنی موکریانیە هەموو وەکو هەژار دەرێت دین و ئیمانی کورد و کوردستان بووە. گۆڤارەکەی حوسێن حوزنی موکریانی بەردەوامیە بێ لەو کاتدا مەسەڵ بۆ سەردەمێکی ئێستا چەند پێشکەوتووە چون لەوێش بارودۆخەکە بەردەوامی نییە بۆی کە خەڵک هەتا بڵێن ڕۆژنامە و گۆڤاریش بکرێ ئەو ڕۆژنامە و گۆڤارە لەسەر داهاتی خۆی بژیتن. کاتە حوسێن حوزنی موکریانی ئەو کاتە لە دوو شتدا بووە با بڵێن یەکەم کەسێک نەبووە کە یارمەتی لە ناو خەڵک بیدا بە پیتاک و بڵێن ئابوونی ڕۆژنامە و گۆڤارەکانی بیداتێ یاخود با بڵێن پاڵپشتی بن لە ڕووی مادیەوە لە ڕووی کەرستەی چاپ و خاخەز و ئەوانی کە ئەو کاتە کە زۆر بە زەحمەت لە کوردستان دەستەکەوت ئەو تاوەکو ئێساش ئێمە وەکو ئەوی کە چاپ و خاخەز ومانەیە بە مەرەکەبە و یاکو بڵێن بە حبرەکەشەوە لە چۆ دێنی لە دەرەوە دێنین وانە جا تۆ سەیری ئەو کاتە بکەیانی ئەمە دوێژ ناو خەڵکیش بێ لە ناو ناوتۆرە کەمرێککە لە نیشانەکانی ناسینەوەی کۆمەڵی ئێمە بەداخەوە. لا ڕاپەڕینی ڕۆشنبیری کوردی لە نێوان دوو شەڕی گەورەدا ساڵی 1970 بۆ 1939 گەلێک لە ڕۆشنبیرانی کورد ڕۆڵیان بینی بەڵام پیرەمێرد و حوزنی جابوون ئەمانە لە ژێرخانەوە لە دانانی چاپخانەوە دەستیاندایە هەردووکیشیان لا سەرەتاوە بێ ئەوەی پشت و پەنایەکیان هەبێ ملیان لەبەر پرۆژەیەکی وا استراتیژینە. حوسێن حوزنی لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە بوو فێربوونی ئەو عوسمانی نەبوو کە ئەو کاتە بزاوی ڕۆشنبیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جڵەوکێشەکەی بریتی بوو لە ڕۆشنبیرانی گەڕاوەی ئیستانبول و خاوەن ئەزمونونەکانی کلکەی ڕۆژهەڵاتی ئەوروپا. بەڵام حوزنی نەک لەوان دوا نەکەوتبوو بگرە دەشێ بڵین لە پێشیانیشەوە بوو. حوزنی وەک ڕۆژنامەوان ئەدیب هونەرمەند و مێژوو نووس لە هەموو بوارەکاندا خۆی نواند لە هەمووشیاندا باڵادەست بوو مرۆڤێکی نیشتیمان پەروەر و دەروون بڵند بوو بە تەنیا باڵی ڕوبەڕووی کێشەگەلی گەورە بووە و بەرگەشی گرت و هەمووشی بەزاند ئەوەی ئەدەبیاتی حوزنی لە هەموو ئەوانی تر جیاکاتەوە ئەو کوردیە پەتی و ڕەوانەیە کە پێی دەنووسی. کارەکانی هەمەلایەنەوە هەمە چەشنە بوون هەر شێکی ڕۆشنبیری کوردی لە ڕووی زمانەوە لە ڕووی کردارەوە لە ڕووی پیت و پیچنینەوە لە ڕووی وێنەگرتنەوە لە ڕووی چاپکردنەوە هەمووی خۆی فێری کردووە هەمووی بە حزوری خۆشی مەسەن تاکە کەس بە لە ڕەواندز ئەجا پیاوێک بە ویژدانت ئەو کەم و کارە بکە و 26 مال لە گۆواری زاری کرمانجی دەربکە ئەلێ باوکم دەبی ئەو پیاوە ناوی چی لێ بنێ دەبی شایانی چبی بەرامەدا خۆچمان بۆ کردووە من داغ بۆ ئەو دەخۆم چەند خەفەت لە ژیانی ئەو پیاوە دەخۆم لەو پیاوە داماوە ئەوەندەش خەفەت لە باری بارودۆخی ئێستا دەخۆم کە هیچمان بۆ ئەو جۆرە پیاوانە نەکردووە. هەملتن لە کتێبەکەی خۆیدا باسی چۆنیەتی دەرچوونی زاری کرمانجی دەکا
دەڵێ کاتێک کە دەچێت نزیکی چاپخانەکە دەبی لەسەر دەرگا نووسراوە تابلۆیەکی داناوە تابلۆکە برونزە لەسەری نووسیوە زاری کرمانجی دەچێت ژوورەوە چاپخانەکە دەبینی خۆی نووسەرە خۆی تیپچن دەکا خۆی چاپی دەکا خۆی قەدی دەکا و لە سەیەکی دادێن دەیکاتە مەلزەمە و دوای مەلزەمەکان لە سەیەک دادێن و دەیکا بە کتێب و هەر خۆشی دەیخاتە ناوزەرفێک و ناونیشانەکان خۆی لەسەری دەنووسێ بۆ بەغدای دەنێرێ بۆ کۆمەڵی گەلانی دەنێرێ بۆ دەرەوەی دەنێرێ بۆ ئەوروپای دەنێرێ هەموو خۆی دایکا دەڵێ لە مێژوودا ڕۆژنامەنووسی وە نییە ئەوە تاکە ڕۆژنامەنووسێکە من ببینم هەموو شتێک خۆی بیکە ئەمە لەلایەنی ئەمەوە لەو لایەنێک کاتێک کە ڕێگەکەی دەکردەوە هەملتن ئەو ڕێی دەکردەوە دەڵێ لەگەڵ من بوو دەفتەرێکی زۆر دەفتەرێکی پێبوو دەفتەرەکە شایەنی خۆی بەو دەفتەری پێبێ لە نێو پەراوەکەیدا نەیدەهێشت یەک وشە لە دەستی بچێ یەک هێڵ ئەو هێڵانێک کە ئێمە دەمان نەخشان چی دەکەین لە دەستی بچێ و لە ناو زاری کرمانجیدا دەبێت نەخشەی کێشاوە ئەنی نەخشەکەی کەوا ڕێگەکە چۆنە بەدەست خەتی خۆی هەمووی کردووە و هەرخۆشی بۆ زەنگۆگرافێکە فێری بووە نەخشاندوویەتی و لەوێ چاپی کردووە. حوسێن حوزنی موکریانی مێژوو نووس و وەستای هونەری مۆرهەڵکەندن و لێتۆگراف و ڕۆژنامەنووس و شاعیر و نووسەر کەسایەتیەکی تایبەت لە مێژووی ئەدەب و ڕۆشنبیری کوردیدا سامانێکی بەپیت و بە کەڵکی لە پاش خۆی بەجێهێشتووە. دەوری گرنگی هەبووە لە پێشخستنی ئەدەبی کوردی و نوێکردنەوەی بە تایبەتی لە مەیدانی پەخشانی کوردیدا. نمونە جوان و گرنگەکانی لەوتاری ئەدەبی و کورتە چیرۆک و شەعر بەڵگەی خەیاڵ فراوانی و ئەندێشەی قوڵی حوزنی موکریانین. ئەم قەڵەمە بە بڕشتە ڕۆژی شەممە ڕێکەوتی 20 نۆی ساڵی 1940 لە شاری بەغدا کۆچی دوایی کرد و هەر لە شاری بەغداش بە خاک سپێردرا. ڕاپەڕینی ڕۆشنبیری کوردی لە کوردستانی باشوور دوای تەوابوونی شەڕی یەکەمی دنیا لە ساڵی 1970 دەستی پێکرد. ژمارەیەک لە ڕۆشنبیرانی کوردی عوسمانی لە ئیستەنبوڵەوە گەڕانەوە و ئەزموونی پێشکەوتوی ئەو سەردەمایان لەگەڵ خۆیان داهێنایەوە بۆ کوردستان. هەر لەو سەردەمانەدا حوسێن حوزنی موکریانی لە سابلاخەوە ڕووی کردە کوردستانی باشوور و سەرەتا لە ڕواندز پاش چەند ساڵێک ئەنجا لە هەولێر گیرسایەوە. حوسێن کوڕی سەید عەبدولەتیف کوڕی شێخ ئیسماعیلی خەزاییە. لە گوندی نیچکە لە نزیک ئاوایی بوغدەکەندی سەر بە بۆکانی موکریان لە ساڵی 1893 لەدایک بووە. سەید عەبدولەتیفی باوکی زۆر نەژیاوە. لە سەردەمی لاوێتیدا هەندێ نازناوی بۆ خۆی داناوە و بەشێک لە نووسینەکانی بەو ناوانە بڵاو کردوتەوە. ناوەکان حوزنی، خدۆک، داماو، بیژەن بوون. لە ناو ئەمانەدا نازناوی حوزنی بەسەر ئەوانی دیکەدا زاڵ بوو. بەگشتی کەسێتی مێژوو نووس و شاعیر و نووسەری ئەم ماوەیە بە حوسێن حوزنی موکریانی و حوزنی ناوی دەرکردووە. لە هەندێک شعریشدا نازناوی داماوی بەکارهێناوە. حوزنی لە خێزانێکدا ژیاوە مناڵ بووە کە باوکی کۆچی دوایی کردووە. لە تەمەنی 12 ساڵیدا بێکەس و بێداڵ دەماوەتەوە. حوسێن حوزنی موکریانی مامم لە مەهاباد هاتۆتە دنیا. سەردەمی منداڵی و تۆزێ گەورەتریش هەر لە مەهاباد بەسەری بردووە. بەڵام دوای ئەو بۆ خوێندن چۆتە شارەکانی دەوروبەری مەهاباد.
بەڵام بەوە شەر ڕازی نەبووە کە خوێندنەکەی لەو شارانە بێ بەڵکو لەوێەوە خەریک بووە کە بچێتە وڵاتەکانی دەوروبەری ئێران چۆتە ئەفغانستان دوایە هاتووە چۆتە ئەرمینیا چۆتە رووسیا چۆتە قەفقاسیە لە قەفقاسیە وانەی زمانی کوردی بە منداڵەکانی شەمسەدینۆڤ گوتۆتەوە لە بیرەوەرەکانی خۆی باسی ئەمە دەکا و هەوڵی ئەوەی داوە کە ئەو کتێبانەی کە بە زمانی فارسی بوون بۆ منداڵانی ئێران چاپکرابوون ئەو وەری دەجێڕانەوە سەر زمانی کوردی و دەیکرد بەوانە دەیگوتە ئەو منداڵانەی شەمسەدینۆڤ. هەڵبەت حوسێن حوزنی کاتێک کە دەگەڕێ لەو گەڕانەی خۆیدا بۆ ئەو وڵاتانەی دەوروبەری ئێران دوای ئەو دوورتر دەڕوا دەچێتە هەتا سعودیە 2 ساڵ لە مەککە دەمێنێتەوە لەوێش هەندێک دەستنووس هەیە لەلام هەندێک نامە هەیە بۆی هاتووە لەوێەوە کاتێک کە لەوێ بۆ پەیوەندی لەگەڵ ئەو کوردانە پەیدا کردووە کە هەلێ نیشتە جێبوون. دوای ئەو گەڕاوەتەوە دەوروبەری ئێرانەنی هەر نەچۆتەوە با بڵێن ڕۆژهەڵاتی کوردستان لە دەوروبەری ئێران هاتووتە ئەستەمبوڵ لەوێش خوێندوویەتی لەو هەموو گەڕانانەی هەوڵی داوە دەست نووس کۆکاتەوە و بیان خوێنێ و تێیان بکە و لە ڕەچەڵەکی کورد دەگەڕا زانێ ڕەچەڵەکیان لەکوێیە چۆنە چۆن پەیدا بوون زۆر ئارەزوی ئەمەی کردووە بۆی دەبینین زۆربەی دەستنووسەکانی ئەوەی پەیدای کردووە و ئەو وەرهەمە چاپکراوانە کە پەیدای کردووە زۆربەیان دەربارەی مێژوونە. ئیتر هەر بەمە ناوەستێ بیر لەوە دەکاتەوە کە نیشتە جێبێ لە شوێنێک دێ لە سووریا لە ڕۆژئاوای کوردستان لە حەڵەب نیشتە جێ دەبێ. بین قسە لەسەر کەسایەتەکانی ناو مێژووی خۆمان بکەین بە تایبەتی مێژووی هاوچەرخ لەوانە حوسێن حوزنی موکۆریانی پێویستمان بە گەڕانەوەیەکەیە بۆ بارەی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری ئەو کاتی پێش دەرکەوتنی ئەو کەسایەتیانە و لە شوێنێک ژیاون لە شوێوە هاتوون و لەگەڵ ئەوەشدا بارودۆخی سەردەمی خۆیان چکەمە گرینگە چۆمە وەکۆ و بارودۆخە گشتی کە تێدا باسمان کرد باسیەکەین کاریگەری یان ڕنگدانەوەی بێ بەسەر ئەو کەسایەتیە و بەسەر ئەو ڕووداوانی کە دواتر خۆی دەستی ئەبێ لە نەخشاندنی لە بوارە هەمە جۆرەکان کە لە بواری مێژوو نووسین بووە لە بواری ڕۆژنامەگەری بووە لە بواری چاپخانە بووە لە بواری نووسینەکانی تربۆکە لە گۆڤارەکان بە تایبەتی زاری کرمانجی و بەرەوە ڕووناچی و هەروەها گێتی تا لە دەنجی گێتی و ئەمانەوە زایدەن ڕۆژنامەکانی تر کە هاوسەردەمی خۆی بووینە دەوڵەتی ئەو کاتەی دەوڵەتی عوسمانی دەوڵەتێک بووە کە نزیکەی 400 ساڵ حکمی ئەو ناوچەی باشووری کوردستانی کردووە و باکوور و خۆرئاوای کوردستانەوە پێشتریش لە سەدەی 16دا بەشێکی کوردستانی ئەردەڵان و موکوریان و ئەو ناوچەیە لە ژێردەستی عوسمانیەکاندا بووە کەواتە بە جۆرێک لە جۆرەکان پەیوەندیەکی کۆمەڵایەتی سیاسی مێژووی لە سەردەمی نوێدا لەو کاتەدا هەبووە لە نێوان کۆمەڵە جیاکانی ناو دەوڵەتی عوسمانی دواترش کە دەوڵەت سەفەوی دروست بوو دواتر ئەو دەوڵەتانی کە لە ئێران دروست بوون ئەفشاری بێ و قاجاری زەندی بێ و قاجاری بێ و تاوەکو ساڵ 1923 لە دەوڵەتی عوسمانی دامە کە ئێرە و شوێنە وەربگرین کە حوسێن حوزنی موکوریانی لێ گیرسایەوە کە چاپخانی لێ دامەزران کە خەڵکی فێرە خوێندەواری کرد کە گۆڤار و ڕۆژنامەی تێدا بڵاو کردەوە بارودۆخێکی دواکەوتوی هەبوو لە ڕووی کۆمەڵایەتەوە. خاڵی حوسێن حوزنی موکوریانی سەڵڕۆ عەلەمایان پێدەگوت برای دایکی ئەم زۆر زانایەکی بەناوبانگ بوو و کتێبخانەیەکی دەوڵەمەندی هەبوو و ئەو حوسێن حوزنی لەوێ لەو ماڵەدا چاوی هەڵێناوە ئیتر هەر لەوێەوە دۆستایەتی پەیدا کردووە لەگەڵ کتێبدا هەتا لە باوکم لە نووسینەوەی بەسەرهاتی ئەودا دەڵێ
کاتێ منداڵ بوو زۆر حەزی لەوە دەکرد کە چیرۆکی بۆ بخێننەوە کە چیرۆکیان بۆ دەخێندەوە چیرۆکەکە بە زمانی فارسی بوو ئەوەی نووسرا بوو دەیپرسی باشە بۆ بە زمانی من نییە بۆ بە فارسیە ئێوە بە فارسی دەیخوێندنەوە بەڵام بۆ منی دەکەن بە کوردی یعنی ئەو لە منداڵێەوە ئارەزوی ئەوەی کردووەکەوە بە کوردی بێ و دوایە خاوەنی شوێنێک بکە کتێب تێدا چاپ کرێ ئەو لە حوسێن حوزنی لە ژمارەی یەکەمی زاری کرمانجیدا دەڵێ بۆ پێشکەوتنی هەر میلەتێک دووشت پێویستە یەکەمیان قوتابخانە دووەمیان چاپخانە قوتابخانە ناتوانێت کاری خۆی بکە ئەگەر بێت و کتێب نەبێ کتێبیش نابێ ئەگە چاپخانە نەبێ بۆیە من ئەو ئامێرم لە ئەڵمانیا کڕی و هێنامەوە بۆ کوردستان لە سەرەتای سەدەی بیستەم و ڕۆژگارانی جەنگی یەکەمی گێتی سنووری سیاسی نێوان ئێران و عوسمانی تەگەرێک نەبووە بۆ هاتوچۆی کورد لە هەموو ناوچە کوردنشینەکانی کوردستانی ئێران و عوسمانیدا ئەمە ڕێگەی بۆ حوزنی خۆش کرد بە شوێن کاردا بگەڕێ لە ناو خاکی هەردوو دەوڵەتدا هێشتا لە تەمەنی لاوێتیدا بووە کە کەوتووەتە ئیستانبوڵ و لەوێ فێری مۆرهەڵکەندن بووە لەو ماوەیەدا ناوچەکانی کوردستانی باکوور گەڕاوە تا دوای داگیرکردنی کوردستانی باشوور و دروستکردنی دەوڵەتی عێراق لەلایەن ئینگلیزەوە حوزنی بەهۆی سەیدتەهای نەهریەوە لە ڕواندز جێی کراوەتەوە و لەوێ نیشتەجێ بووە لەو شارەدا زۆر نەماوەتەوە لەو سەردەمەی ئەفسەری کوردی عێراقی فایق کاکەمین لە ئوردوی سوپای ڕواندز بووە ناخۆشی کەوتۆتە نێوانیانەوە ناچار بووە ڕواندز بەجێ بێڵێ و ڕوو بکاتە حەڵەب لەو شارەدا حوزنی خەریکی پیشەی مۆرهەڵکەنی و چاپخانە بووە تا ساڵی 1925 ئەو چاپخانەی لە حەڵەب کاری تیادا کردووە لە دواییدا بۆتە هی خۆی بەکڕین یا بە هەر جۆرێکی تر بوو بێ لە ساڵی 1926 حوزنی خۆی و چاپخانەکەی گەڕاوەتەوە ڕواندز و چاپخانەکەی لەوێ دامەزراندووە و ناوی ناوە چاپخانەی زاری کرمانجی 1970 تاوەکو 1920 ئەو سەرژمێریانی هەمووی کە کراون دەوڵەتی عوسمانی کەم ناوچەی ئێرەی بەجێهێژ بەگشتی ڕێژەی خوێندەواری 102 بوو یعنی حوسێن حوزنی موکریانی کە هاتە ئەو ناوچەیە باشووری کوردستان زۆرینەی خەڵک خوێندەواری نەبوو بەڵام ئەوە گرینگە کە ئاماژەی پێ بکەین کە حوسێن حوزنی موکریانی چاپخانەیەک لە ئەڵمانیاەوە بێنە حەلەب لە حەلەب بێنەوە کوردستان لەوێشەوە بێنەوە بۆ ڕواندز ئێمەگەر بەراورد بکەینەوە شێخ مەحموود کە سەرکردایەتی و کاتی هەموو باشووری کوردستانیە کرد وەفدێکی نارد لە بۆ کۆنگری ئاشتی لە پاریس لە حەلەب گیرە تەنها وەرەقەیەکیان پێ بوو نەیانتوانێت ئەو وەرەقەیە بگەینە پاریس بەڵام تۆ سەیری حوسێن حوزنی موکریانی بکە بە ناودڵی ئەوروپادا بێتەوە بگەڕێتەوە دەوڵەتی عوسمانی بگەیتەوە حەلەب لە حەلەب بێتەوە ڕەواندوو چاپخانە دامەزرێنی یعنی ئەمە خۆی مەسیرەیەکی تاریخیە یعنی چۆن مەسەلەن ئێمە باسی ئەوەکەین مەسیرەی 10,000ەکەی یۆنانی هەیە گەزنەفۆن کە نووسەرێکە و 10,000 کەسی لەگەڵدایە ئینجا توانێت کتێبێک بنووسێت تو سەیری حوسێن حوزنی موکریانی بکە بە تەنیا مثلەن بەبێ برا بەبێ خوشک بەبێ ئامۆزا بەبێ عەشیرەت چونکە شتێکی لێرە زۆر گرینگە کە ئاماژەی پێ بکەین حوسێن حوزنی موکریانی یعنی کوڕی دیوەخان و ئاغا و عەشیرەت و با بڵێن ئەوە نییە هێزی لە پشتەوە بێ هێزی دنیایی کە دەڵێن یان نفوز و دەسەڵاتێکی هەبێ خۆی بسێپێنێ ئەوە شتێشتر تایبەتمەندی حوسێن حوزنی موکریانی ئەوەیە لە شاری خۆی نییە لە ناو کەسوکاری خۆی نییە اینجا شانی خۆی داتە بەرچی بەر بە خوێندەوارکردنی خەڵک بەر بە وشارکردنەوەی خەڵک کاتێک بەس لە هەندێک گەورە پیاوانی میلەتەکەم دەکەم گریانم بۆیان دێ یەکێک لەوانە بەهەشتی حوسێن حوزنی موکریانیە لە ڕاستیدا ئەو پیاوە دەتوانم بڵێم وێنەی نەبووە یەکەم پیاوێک بووە لە ڕۆژانی پێش 89 ساڵ
لە ساڵی 1926 چۆتە ئەو ڕەواندزەی ئێستاش ئۆتۆمبیل بە گێری ڕقەمیەک بەسەر دەکەوێت. توانیوێتی چاپخانە لە ئەڵمانیاوە بکرێ و بەکرێکاری پارە پەیداکە و بێتە حەلەب و کار بکە و ئەنجا بێتە ڕەواندز کە بێتە ڕەواندزی ئەوسا کە 6 مانگ وەتە سەوەر دەکەم بە فروبارانی دێباریوە ڕێگای ئۆتۆمبیل نەبووە وەرە بە وڵاق تۆمەتمە بینی و بیخەیە سەری بخۆی بۆ ڕەواندز گۆڤاری لێ دەبکەی باشە نە نووسەری لێبوو و نە شاعری لێبوو و نە چاپخانەی لێبوو ئەو چاپخانەی بردوێتەوە ئەو گۆڤاری دەرکردووە لەو ماوەدا 24 ژمارەی لێ دەرکردووە لە نێوانی ساڵی 1926 تاکو 1932. گەورەی ئەو پیاوە لە چدایە؟ ئەوە لەم پەنای بۆ هیچ کەسێک نەبردووە کە یارمەتی بدە تەنها کە ئەوەی یارمەتیدایە سەیتاهای نەهری بووە کە پیاوێکی خوێرخواز و سەرکردەیەکی ئەو سای ئەو وڵاتە بوو لە ڕەواندز ژیاوە بەڵام خۆی چاپکەر بووە خۆی نووسەر بووە خۆی شاعر بووە خۆی کارەکانی چاپخانەی بەڕێوە بردووە ڕۆژنامەکەی گۆڤارەکەی دەرکردووە گۆڤارێک لە ساڵی 1926 لە ڕەواندز دوور لە هەموو پێویستیاکی شارستانی بتوانین دەرکەی بەڕێ من ئەمە کارێکە دەتوانم بڵێم شاکارێکە کە وێنەی زۆر کەمە. ئەو هونەرانەی کە فێری بووە هەمویان ئەمانە بەکاردێنێ دەبێ بۆ وێنە ئەم مۆر هەڵکەندنی دەزانی لەسەر ئاسن لەسەر بەرد لەسەر زێر لەسەر مس لەسەر هەموو کەرستەیەک بەڵێ دوایە خۆی فێری شتی تر کرد کاتێک کە فێری ئەم شتانە بوو و مۆری هەڵدەکەند و ئەم کارانەی دەکرد زۆر دەوڵەمەند بوو لە کەسایەتە دەوڵەمەندەکانی شاری حەڵەب بوو بیری کردەوە کە ڕوو بکاتە نووسین بەڵام گوتی کە دەنووسم دەبێت چاپی کەم کاتێک کە چاپیشی دەکەم دەبێ من ئەو وێنانە کە دەیبین من ئەو کتێبەکان دەبێ من بتوانم ئەم وێنانەش بخەونێ و کتێبەکانی خۆم خۆی فێرە زەنگۆگراف دەکا هەر خۆی بەخۆی داوای چەند کتێبێک دەکە ئەوانە کە لەسەر زەنگۆگراف نووسراون بەو زمانانەی کە دەیزانی داوا دەکا و بۆی دێ یا خۆی دەستی دەخا بە هەرچی ڕێگەیەک بێ بۆ ئەوی خۆی فێرکە بەمە فێری زەنگۆگرافیش دەبێ بۆی دەبینین لەسەر بەردی کەوێت ببورن لەسەر داری کەوێت زۆر بەدەستی خۆی وێنەی هەڵکەندووە وە کتێبێکیشی دەربارەی ئەمە داناوە هونەری کۆڵین کتێبێکی هەیە دەربارەی ئەمە و لەوێ ئەو وێنانەی کە بەدەست خەتی خۆی کردوێتی ئەم وێنانەی لەوێ داناوە بەڕێگەی ئەو زانستەی زەنگۆگرافکە فێری بووە کەواتە حوسێن حوزنی موکریانی تەنیا مێژوو نووس نەبووە یا ڕۆژنامە نووس بەڵکو بەهرەیەکی باشی هەبووە و توانای هەبووە لە زەنگۆگراف مۆر هەڵکەندن و لە بواری نووسیندا شاعر بووە کۆمەڵێک شێعری هەیە هۆنراوەیە هۆنیوێتەوە و چیرۆگنووس بووە وەرجێڕ بووە ڕۆژنامە نووس بووە مێژوو نووس بووە وتارنووسێکی زۆر بەتوانا بووە لە هەمان کاتدا زمان ناز بووە لەبەر ئەوەی دەبینین زۆر وشە هەیە خۆی داڕشتووە لە زمانی کوردیدا چکە کاتێک کە دەبی بە ڕۆژنامە نووس تۆ تەنیا ناتوانێت پشت بە شعر ببەستی کاتێک کە ئەو ڕۆژنامەی دەردەهێنە زیاتر خەڵکی کورد ئەوانەی کە نووسەر بوون با بڵێن شاعر بوون نەک نووسەر بن ئەو پێویستی بە وتار بوو وتاریش پێویستی بە وشەی نوێیە دەبینی لە ڕووناچیدا بابەتێکی هەیە لەسەر فڕۆکە بەس ئەو نووسیتی فڕۆک بەڵام دوایە بۆ بە فڕۆکە بە سەدان وشەی وای داڕشتووە بۆ زمانی کوردی لە سەرەتای سەدەی 20دا حوسێن حوزنی موکریانی بە پارەوپولی خۆی دوو دیاردەی کولتوری هاوچەرخی بۆ یەکەمین جار هێنایە باشووری کوردستان یەکەم ئامێری کامێرا کە بەهۆیەوە وێنەی سەدان پیاوانی ڕووناکبیر سەرکردە دەسەڵاتدار نێودار و کوردی پێگیرا و لە ئامان کاتدا بەو ئامێرە دەیان کورد فێری هونەری وێنەگرتن بوون دووەم ئامێری چاپکردن
لە ساڵی 1940دا حوزنی لە ئەڵمانیا ئامێریکی چاپی کڕی و لە ساڵی 1950 لە شاری حەڵەب دایمەزران. لە ساڵی 1925دا بۆ ڕواندزی گواستەوە و لە ساڵی 1948ەوە تا ئێستاش لە هەولێری دێریندا چەسپێنراوە. ئەم چاپخانەیە لەگەڵ ئەوەی یەکەمین چاپخانەیە کە حوزنی لە کوردستاندا بۆ ڕاژەکردنی وشەی ڕەسەنی کوردی دایمەزراندووە بە بەتەمەنترین چاپخانەی کوردیش ئەژمێردرێت. حوزنی هەموو بەهارەکانی خۆی بەخشیوە بە کورد بۆ خۆی نەژیا، هەمووی بەخشی بە ڕاژەکردنی زمان و وێژە و ڕۆژنامەگەری و مێژووی کورد. بۆیە دەبینی هەتا ئێستا ئەو ناوی هەرماوە و دەدرەوشێتەوە لە کاتێکدا ئەوانەی کە هەبوون بوون و لە دەوروبەری ئەو بوون هیچیان ناویان نییە، چونکە هەمیشە بیر دەمێنێتەوە. ئەو خاوەن بیر بوو، بیرەکەشی ئەو بکەوە ڕاژەی وشەی کوردی بکات. جا بە چ ڕێگەیەک ئەو ڕێگەی کە خۆی هەڵی بژاردەبوو. حوسێن حوزنی شارەزایی لە زمانی کوردی، فارسی، عەرەبی هەبوو و ئینگلیزی باش دەزانی و لە هەمان کاتدا فەرەنسیشی دەزانی. کاتێککە لە سووریا ژیا خۆی فێری زمانی فەرەنسیش کردبوو. ئەنی شارەزایەکی باشی لەو زمانانە هەبوو و هەتا ڕووسیشی دەزانی. وەکو درێ زمانیان لێدا ئەم حوسێن حوزنیە بەسە زمانە داماوە بێکەسا بێپارا بێ یارمەتیدەرە هاتە هەولێر. محەمێکی خێرخوازی نیشتمان پەروەری ڕۆناکبین هەبوو کە بە ناوی شید مستەفا بوو. ئەمە تەکلیفی لەوەی کرد کە گۆڤارێک دەربکەن بە ناوی گۆڤاری ڕۆناچی. ئەو سەری پێوە نەبوو بێ پارشکاری دەکرد. ئەوە بوو گۆڤاری ڕۆناچیان لە ساڵی 1936 11 ژماریانێ دەرکرد. حوسێن حوزنی کە هەندێک جار کە باز دەکرێت شاکارەکانی کەی چییە؟ یەکەم نووسەری کورد بووە، یەکەم مێژوونووسی کورد بووە کە مێژووی کوردی بە زمانی کوردی نووسیوە. خۆ پێشتر شەرەفنامە نووسراوە، بە فارسی نووسراوە، بە عەرەبی نووسراوە، بەڵام ئەو یەکەم جار بۆکو مێژوو نووسێک مێژووی کوردی بە کوردی نووسیوە. دوو هەوڵی داوە کە پیتەکانی کە لە کوردیدا نەبوون بنووسین چۆتە ئەڵمانی هەڵی کەندوون، چاپی کردووەکو پیتی vێ ژێ پێ گاف کەوانە لە کوردیدا نەبوون. ئەمە بۆ یەکەم جار حوسێن حوزنی بۆ کریانی چۆ لە ئەڵمانیا ئەو پیتانەی دروست کردووە. پاشی ئەوە کەزانیوەتی کاری ڕۆژنامە نووسی و کاری گۆڤار پێویستی بە مۆڵ هەڵکەندن و کلیشە هەبووە. تەسەوەر کەندیسان بۆ بێ پارەی و بۆ بێ کەسێک چۆتە ئەستەمبول و خۆی فێرە ئەو هونەرە کردووە تاکو لە گۆڤار و ئەو ڕۆژنامانی کە ئیشی کاریان تا دەکا بتوانێت کە سوودیانەوە بگرین. ئەو پیاوە وەکو من بیلۆگرافیایەکەی تەواو نەدیوە، بەڵام ئەوەی کە دەزانم نێزیکەی 50 نامێرکە و کتێبی هەیە لەسەر مێژووی کورد، بەڵام بەداخەوە هەمووی تا ئێستا چاپ نەکراوە. لە زانستی مێژوودا لەو قوتابخانانی کە مێژووی کوردیان نووسیوەتەوە زۆر کەم هەیە بگەڕێتەوە دواوە ڕەخنە بگرێتن، یان هۆکار و ڕووداوە مێژوویەکان با بڵێن هۆکاری ڕوودانەکانیان یان کەسەکان کە بووینە هۆکاری ئەو ڕووداوانە دیاری بکاتن. ئەویان حوسێن حوزنی موکریانی با بڵێن دەستێکی باڵای هەبووە. اینجا گە تۆ سەیری ئەو قۆناغی دوای بڵێن کە شەڕی یەکەمی جیهانیە، یعنی قۆناغی دابەشکردنی کوردستانە. لەو قۆناغا کە قۆناغی کە تەواو بەرەو سزبوونی بڵێن کورد دەڕواتن، چونکە هیچ شتێک نەما لە بۆ کورد بە دوای کە کۆنگری ئاشتی لە پارێسیش کرا، دواتر کە لۆزانیش هاتەکە لە 1923 ئیتری شتێک نەما بۆ کورد کە بڵێ وەکو کیانێک لەسەری دامەزریان هیوایەک بێ لەسەری هەڵبچنێت و بڵێ ئاسۆی دو ڕۆژم لێ دیارە ئەو حکومەتێکی کوردی هەیە یان قەوارەیەکی کوردی هەیە. اینجا ئەو دێتن لە ڕەواندوز چاپخانە دائەنێ لە شوێنێکی دابراو، لە شوێنێک کە بڵێن هۆکارەکانی گواستنەوەی کە تێدانیا لە نێوان هەموو ئەو ناوچانی هەتا لە ڕوانزیشەوە کە نزیکن لێکەوە و ناوچەکان کە دابراون لێکتری مەسەلەن توگە تۆپۆگرافی ناوچەکە وەربگرین منطقەی برادۆز دابراوە لە منطقەی بارزان.
لە ناوچەیدا ناودەشتی دیانان دابراوە لە ناوچەی باڵەکایەتی ناوچەی باڵەکایەتی دابراوە لە ناوچەی ناودەشت تەنها ڕواندوز ماوەتەوە وەکو قوتبێک لەو ناوچەیەدا یعنی وەکو قیبلەیەک ئەم قیبلەیە لە چ کاتێکدا دەرکەوت بۆ لە کاتی سەردەمی بە پایتەختبوونی ڕەواندوز لە سەردەمی میر محەممەدی پاشایان با بڵێن پاشای گەورەی ڕەواندوز بەڵام ئەگە سیر بکەینەوە ڕەواندوز ئەو کاتێککە حوسێن حوزنی موکوریانی گەیشتێ لەسەر دەستی ڕووسەکان وێران ببوو یعنی ئەو هەر بەسەر شارێکی وێرانیش داکەوت تا ساڵی 1934 خەریکی کواری زاری کرمانجی و بڵاوەخانەکەی بووە لە حوزەیرانی ئەو ساڵەوە تا ناوەڕاستی مانگی تشتینی دووەم لە سلەیمانی بووە لەگەڵ پیرەمێرد لە ڕۆژنامەی ژیاندا کاری کردووە لە ساڵانی 1935 بۆ 1936 لە هەولێر کواری ڕووناکی بڵاو کردوێتەوە لە دوای ئەمە ماوەیەک بێکاری بەخۆوە دیوە لەگەڵ دەستپێکردنی جەنگی دووەمی گێتی کەوتووەتە بەغدا و لە ساڵی 1943 وەک نووسەرێک لە کواری مانگانی دەنگی جیهانی تازە دامەزراوە لە گۆڕەپانی ڕۆشنبیری کوردیدا لە سەرەتای ژیانی خوێندەواریدا حوزنی لایەنی زانستی مێژووی هەڵبژاردووە لە پێناو خزمەتی ڕۆشنبیری کوردی لەبەر ئەوەی خوێندنێکی ڕێکوپێکی ئەکادیمی نەبووە لە مێژوودا لانی پراکتیکی یا مەیدانی وەرگرتووە واتە زیاتر لە سەرچاوەی سەرزاری و گێڕانەوەی ڕووداوی پێشینان و سەر و سەربوردە و بەسەرهاتی پیاوانی مێژوو کەڵکی وەرگرتووە کە ئینگلیزەکان پێویستیان بە دیعایە هەبوو قەنەعەتیان بە تۆفیق وەهبی بەگ و حوسێن حوزنی موکریانی کرد کە گۆڤارێک دەربکەن بە ناوی گۆڤاری دەنجی جێتی تازە ئەوە بوو لە نێوانی ساڵی 1943 هەتا ساڵی 1945 کە حرب تەوا بوو چەند ژمارەیەکیان لە گۆڤاری دەنجی جێتی تازە بڕاو کردەوە کە وەکو دەرێ ئەو ساکە کە لە بەغدا دەردەچوو و ملحەقەی برین سەقافەی بەریتانی یارمەتیەدا بەڵام لەگەڵ ئاوابوونی خۆری شەڕی جیهانی دووەم ئینگلیس هەندە مەلعونە ئیشی بە کورد نەما کە گۆڤارێک دەربکە وازی لە تۆفیق وەهبی و وازی لە بەهشتی حوسێن حوزنی هێنا و گۆڤارەکە ڕاوەستا بەڵام ئەمان لەسەر وەکو دەرێ خەرجی خۆیان تەمان بە هیمەتی تۆفیق وەهبی بەگ خوا لێ خۆش بێ توانیان جارێکی دیکە 34 ژمارە لە گۆڤاری دەنجی جێتی تازە بڕاو بکەنەوە لەسەر مەسرفی خۆیان ئەوەش بە هاوکاری محەممەد بابان و فائق تۆفیق و خەڵکانی خێرخواز کە وەکو دەرەی یارمەتی دەری ئەو بوون هەژاری موکریانی لە دوو شوێن باس لە وەڵا لە چەند شوێن باسی حوسێن حوزنی دەکەم لە نامەیەکیدا کە بۆ کاچی نووسی کە بۆ جموکریانی برا بچووکی نووسەتی دەڵێ بەداخەوە بە جموکریانی دەڕێ هەژاری موکریانی دەڕێ بەداخەوە ساڵی 1947 کە حوسێن حوزنی مرد تۆ لەوێ نەبووی بەڵام ئێمەی چەند کوردێک لەگەڵی بووین و لەسەر خەبرەکەی ئامادە بووین دەرێ باوەڕم پێ بکە هەندە گریام خەریک بوو فرمێسکەکانم ئەگەر تێکەڵ بەگڵەکە باو قوڕی دروست دەکرا هەندی بۆ گریاوم چونکە دەمزانی حوسێن حوزنی چۆن بۆ کوورد دەسووتا چۆن بۆ کوردستان دەسووتا حتا وشەیەکی هێناوەتە نووسین دەرێ دوونی دین و ئیمانی کورد و کوردستان بووە جا لەبەر ئەوە دەرێ کەم کەسێ وەکو حوسێن حوزنی بۆ بێ پارەی و بۆ بێ فەقیری و بە بێ یارمەتی توانێتی ئەو هەموو ئیشە گەورانە بکە کە لە خەیاڵی هیچ کەس نییە ئێستا گەر خەڵکانێک بینی یەک دنیا پارەشی بۆ دابنێ خودداوەیکی لە ناتوانانی چارەژێک لە ئیشەکانی حوسێن حوزنی موکریانی بکاتن حوسێن حوزنی موکریانی بێتە بارودۆخێک ئەوەی کە لەوێ بنووسێ و لەوێ لەو بارودۆخەدا وەکو شۆڕشێک وایە واتە هەستانەوەیە ئەو هەستانەوەی بەچێ بە نووسینە بەڵام پێش نووسینەکە چێ چاپخانەیە ئەنی ئەو ئامێرێکی هەیە کەرستەیەکی هەیە کە ئەو بیرروڕایەغنەی خۆی چاپ بکات و بڵاو بکاتەوە بەڵام لە هەر هەمووشی گرنگتر ئەوەیە ئەو دەسەکە بە نووسینەوەی مێژن یعنی ئێمە لەو قۆناغەی کە تێپەڕوین لە سەردەمی میرنشینەکان ئێمە کە سیر بکەم بگەڕێنەوە دواوە میرنشینی ئەردەڵان بابان نەبێت
میرنشینی بەرلیس نەبێت کە لە سەدەکانی زۆر پێشتر لە سەدەی 16هەمدا دەستیان بە نووسینەوەی مێژوو کرد. بەڵام هیچ کامیان وەکو حوسێن حوزنی مکریان نەبوون، لەبەرچی و بەتەنیا بوون بە کوردیش با بڵین و زایدەن لەوەشیان گەڕین کە تا ئێستا ئێمە میرنشینەکان هیچ قانون و دەستوورێکیان نییە. بە سەیرێکە میرنشینەکانی بەڵقام بکەینەوە لە سەردەمی دەوڵەت عوسمانیان پێشتریش با بڵێن لە ئیمپراتۆرەتە کۆنەکان هەموو یاسا و ڕێسای خۆیانێ کە نووسویانەتەوە جا لەسەر بەرد بێ لەسەر نەخش بڵێن تا قوربێ پێز بێتن ئێسک بێتن هەر شتێک بێتن لەو کەرستانەی کە بۆ مانەوە شیاوە لەسەریان نووسیوە بۆ زمانی خوێن ماوەتەوە. بەڵام هەتاوەستا ئەو هەم میرنشینانی کە ئێمە هەبووە 15-16 میرنشینی زۆر گەورە هەبووە لە کوردستانی عوسمانیدا کە ڕووبەرەکەی 300,000 کیلۆمەتری چوارگۆشە بووە 168 خاچی کوردستانی گەورەوە. ئێمە کەرستەیەکمانی هی میرنشینەکان بێ، بەڵکو حوسێن حوزنی مکریانی هی ئاوەز و بیرکردنەوەی خۆی بە تواکەڕانی بووە ئەو کەرستانی کە کۆ کردێتەوە جا ئەمە نەکەرەوەش کەراوەتەوە مێژووی کۆن و مێژووی سەدەکانی ناوەڕاستشی نووسیوە. کە ئێستا لە زانکۆکانی کوردستان کەمترین ڕەغبەت هەیە لەسەر لێکۆڵینەوەکردن لەسەر مێژووی کۆن و مێژووی سەدەکانی ناوەڕاست. دیارە بە هەموو جۆرێک ئەمە ئەوە ناگەێنێ سەرچاوەی نووسراوی نەبوو بێ. گومان لەوەدا نییە ئەمەی بووە چونکە بێجگە لە زمانی کوردی و فارسی و تورکی و عەرەبی، فەڕەنسی و ئینگلیزیشی زانیوە. ئەمە بووەتە هۆی ئەوەی ئاگاداری ئەو زانیاریانە بێ کە لە مێژووی ئەو میلەتانەی حوزنی زمانیانی زانیوە و بۆ نووسینی خۆی کەڵکی لێوەرگرتوون. لە ئەنجامدا حوزنی بە زمانی کوردی کۆمەڵێک کتێبی مێژوویی نووسیوەتەوە. حوزنی هەندێ باس و وتاری مێژووی لە ڕۆژنامە و کوارە کوردیەکاندا بڵاو کردوێتەوە. لە ژیانی خوێندەواریدا حوزنی پەیوەندی نامەنووسینی لەگەڵ هەندێک کوردناسی ڕۆژهەڵاتناسی ئەوروپا هەبووە، لەوانە ئەدمۆنسی ئینگلیزی و مینۆرسکی ڕووس و نیکیتینی پۆڵۆنی یا ڕووس و کارل هەدەنی ئەڵمان.